دشوا هجراني ده من دخست تشتكي جترى ببيجن تشتكي بقاسي ايش ازاق روسان مزين بقاسي بجنا ازادي خوشك بقاسي دل دايكا من گرم بقاسي خوينا شهيدان بيروز بقاسي بارانا سينوران خمگين من دخست جترى ببيجن جتا حزدكم ولاتو دما خوش ببینرین هجا دیسات برنامه شبا هجرانی ده جارک دین ام بهبرنه هر وکی جاران وی جاری جی امی بری خو بدن هندک زوین دیتر زوین پیوی هر دیسا جی زوین راگی هاندنی دوی کلی که ده و دوی سردمی ده و لگوری وی جیهانی که امو راگی هاندن چیج هفرت بیشن میوانی من یه وی برنامه بری هر تشتی بنابی و بنابی خو خیر هاتنه که پرگرم روزنامه وانی کرد کاروان انور بخیر هاتی زور سپاس راگی هاندن روزنامه گری دوی سردمی ده دوی وقتی ده جیهان لعالیه کی ام لعالیه کی هر روشلات آناوین لعالیه کی تر بویرین گرم رودانین گرم او برسا راگی هاندنه یعنی گلک جاران وصام وك مترسية كيجي درستك دستلاتا چارمين هتاني كيجان رادي ام بخوا تيجي هشتن كبراستيجي راقي هاندن دستلاته سپاس بو ايوه سپاس بو تلفزيونكتان سپاس تجا اگر راسي دويت استر راقي هاندن لا ولاتك ديمقراسي بيا لا كشو هوايك ديمقراسي برقرار بيت يا صلاتي شوارمني صلاتي يكما شو كل الدنياي وشیاریە لە دنیای مرۆڤ دۆستیە نەک با باسی ڕۆژهەڵاتی ناوەند نەکەین جا باسی لای خۆمان نەکەین باسی ئەو وڵاتانە بکەین کە نرخی مرۆڤ تیا مرۆڤە میدیا زمانی مرۆڤە بیرکردنەوەی مرۆڤە ئەبێ بە ئەوەی کە هەموو داواکانی مرۆڤ مرۆڤایەتی لە ڕێگەی میدیاوە ئەگاتە دەسەڵاتداران لەبەر ئەوە میدیا لە وڵاتێکە کە سیستەم دیموکراسی بێ سیستەم پەرلەمانی بێ لە وڵاتێکە کە ئاشتی بەرقەرار بێت مرۆڤەکان و مافی مرۆڤ و جارنامەی گردوونی مافی مرۆڤیکە پێڕۆ بکرێت میدیا بێ بە دەسەڵاتی یەکەم چۆن نەبێ بە دەسەڵاتی یەکەم یعنی خۆی ئێمە پێشەوەی کە ناونراوە پێڵێن دەسەڵاتی چوارم بەڵام ئێستا لە سەردەمی تەکنۆلۆژیا و گلۆبالیزیشنە میدیا دەسەڵاتی یەکەمە چونکە هەموو حکوومەتەکان میدیایان هێنێت هەموو پەرلەمانەکان میدیایان هێنێت لابردنی حکوومەتەکان هەر میدیا لایەنە بە ئاشکراکردنی دیکتاتۆرەکان هەر میدیایە کەشفکردن و ئاشکراکردنی ئەو زوڵم و زۆروستەمەی کە لە زوڵم لێکراوان و لە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەند دەکرێت هەر میدیایی گەێنێ بەڵام ئەم میدیایە لە وڵاتێک بە وڵاتی جیاوازە ئەجی ناوەکو ئەرشی سەرشانی میدیا لە هەموو شوێنەکە کە میدیا ئازاد بوو یعنی مرۆڤایەتی ئازادە لەو کاتای بێ بە دەسەڵاتی یەکەم ئەو وڵاتانی کە سێری ئەو وڵاتانی کەنەدا ئوسترالیا ئەوروپا ئەتوانین بکەین ئەمریکا میدیا هەموو شتێکە یعنی میدیا ئەگەر میدیا بێدەنگ بکرێت مرۆڤ بێدەنگە بێت کاک کەروان ئەو پرسا ڕاگی هاندنە ڕاستیە ئەوجی پرسێک زۆر ترسناکش بۆ میدیای و یعنی ئەگەر ئەم بەراوەردیژی ئەگەر ئەم بەحس بکەن یعنی لە هەموو وڵاتان پرسا بەرژەوەندی پەرستنێ پاراستنێ پرسا ئەم ببێژن پارتی پارستنێ پرسا میدیا که بسر سیاستی ودچه و بیرو بوچونین وی سیاستی را بگهینه دوی بیجن راگی هاندنه ده دوی میدیای ده یعنی گلک جارا وقتان بحثا خود کن هنکی مروف وصال آواز ده به راست یعنی ام نکارن هر مقارنه سیاستا خوشی با آخل کیر بکن و نجی میدیای خوب آخل کیر و تبحثا گلوبالیزم کرو بگشتی او برسا راستیه البامه يعني حتى كيجان رادي درجه مروف دكاري ام انا مروفي كرت پرورده دكن میدیا خۆی هەم هۆکارێک بۆ پەروەردەکردنیش یعنی ئەگەر میدیا توانێت نەوەیەکی وشارت بۆ
پێ بگەێنێ میدیا ئەتوانین نەوەی دیکتاتۆرت بۆ پێ بگەێنێ ئێستا ئەوانی کە سیستم لە وڵاتەکانیان دیکتاتۆریەتە بۆ نمونە کۆرەی باکوور وڵاتێکی دیکتاتۆریە میدیاشی هەیە بەڵام میدیاکەی وا ئەکا کە تاکی ئەو وڵاتە دیکتاتۆر و بەشکە دیکتاتۆر دەرچن وڵاتێکی وەکو تورکیا کە نەتەوە پەرست و ڕەگەزپەرست و نەژات پەرستە هەر میدیاکانەوە ئەکا کە تاکی تورک تاکی کوردی خۆش نەوێت تاکی عەلەوی خۆش نەوێت تاکی ئەرمەنی خۆش نەوێت تاکی ئەوروپی و بۆڵغاری و ڕۆمانی خۆش نەوێت ئەمە میدیای ئەمە میدیا بەشێکە لە ئامێر یا بەشێکە لەو مەکینەی کە عەقڵ ئەهاڕێ کەڵام عەقڵ ئەهاڕێت جاری وایە لە خزمەتی دیکتاتۆریەت هەیە ئێمە لە وڵاتێکە ژیاین چەندین ساڵ 70 ساڵ 80 ساڵ ئەم عێراقی عەرەبی کە ئێستا هەبوو میدیایەکی هەبوو تەنها حسابی عەرەبی وەکو بەشەر کردووە حسابی نەتەوەکانێکی وەکو هاوڵاتی دەرەجە 2 دەرەجە 3 کردو لە تاکی لە مێشتی تاکی عەرەبی ئەو سەردەمەشا وا خوڵقاوە کە تەنها عەرەب باشترین و جوانترین و پاکترین و نزیهترین و ئەمانەیە جگە لە عەرەب ئەوان تورک هەر بەم شێوەیە ئەمەکە بۆیە لێرە میدیا چەکی دووسەرە کاڵم چەکی دووسەرە ینی ئەتوانین نەوەیەکی وشارت بۆ دروستکە ئەتوانین نەوەیەکی بەشکە دیکتاتۆریشت بۆ دروستکە لەبرۆ میدیا ئامێرێکە عەقڵ دائەشۆرێت کەڵام عەقڵ دائەشۆرێت ینی ئەچێتە ناو عەقڵەکانەوە میدیا بینراوە میدیا بیستراوە میدیا خوێنراوە میدیا ئێستا سوۆشیال میدیا و ئەلەکترۆنیاتیش هەیە ینی ئەم هەموو هۆکارە کە تۆ لە بەیانی و هەڵەستیت لە خەو میدیا بە مستەمڕیش وەرئەگری شت وەرئەگری شت وەرئەگری هەتا ئەو ساتی کە ئەخەویت ئەمە تۆ لەگەڵ میدیا لە سەر هێڵێک ئەژی ئەگەر ئەم میدیایە کە تۆ وەری ئەگریت میدیایەکی مێشکدا شۆر بێت میدیایەک بێ بتکا بە دیکتاتۆر میدیایەک بێ بتکا بە ڕەندا میدیای بتکا بە دێ و دەرەش بێگومان تاگ لەژێر کاریگەری میدیایە بەڵام ئەگەر میدیا و میدیاکاران لە وڵاتەکەی سیستەم دیکتاتۆری نەبێت بێگومان تاکی ئەوروپی ئێستا بینی هەموو گیانیان خۆشەویستیە بۆ یەکتر هەموو گیانیان ڕێز و احترامە بۆ مرۆڤ و بۆ وڵاتەکەیان و بۆ دڵسۆزی وڵاتەکان میدیا وای لەکردو کامە بێت ینی بیرمان نەچێت قاعدە بێگومان میدیا چەکێکە دوو سەری هەیە سەرێکیان لایەنە پۆزتیڤەکەیە باشەکەیە بەڵام سەرەکەی کیان لایەنە خراپەکەی کەواتە تۆ ئەتوانی بەم دیش بەکاری بێنی ئەتوانی بەم دیش بەکاری باش هەگەر ئەم ینی هەنێکی وسا تەنگتر بکن و هێدی ئەم بێن پرسێ خۆ ببێژن وڵاتێکی بندەست سنوور لە زۆر بەشێن کوردستانی حتانی ئانها کوردیژی قەدەخی ینی نایە خوێندن آنها ئەم بەحسا پرسێن خۆ دەکەن نفش و ژەنەراسیۆنێن کە ئانها زارۆکن بە زمانین تورکی عەرەبی فارسی دخولن divê kêlîkê de divê rewşeyê de divê em bêjin mirov wexta ku nêzî pirsa medya a Kurdî a vê parzemînê bibe mirov çawa dikare dîmenekê pêşkêş bike çawa dikare binirxîne çawa dikare helsengandinek wisa ku temaşevanek fam bike ka anha li vê parzemînê çi dibe di wê çarçeveya a medyayê de û ragihandinê de پرۆسی گەیاندنی زمان یان پاکردن و پاکشکردنی زمان پرۆسەیەکە لە شەو ڕۆژێکە ناکرێ لە ساڵێکیشان ناکرێت لە 2 ساڵیشان ناکرێت ئێمە ئەگەر ئەزمموی خۆمان باس بکەین لە باشووری کوردستان ئێمە لە ساڵی 92 کە حکوومەتی بەعەز ئیداراتی بردەوە حکمێکی خۆجیی کوردی دروست بوو بۆ یەکەم جار ڕادیۆی کوردی یەکەم جار تەلەڤیزیۆنی کوردی بۆ یەکەمین جار ڕۆژنامەی کوردی هەبوو لەو سەردەمەیە تا ئەو ڕۆژەی کە دەسەڵاتی عەرەبی بەعسی لە باشووری کوردستان بوو ڕۆشنبیری و بیرکردنەوە و زمانی نووسین زمانی عەرەبی بوو بەڵام ئێستا کە دوای 20 ساڵ تێپەڕیەوە ینی ئەکە ئەڵێم ئەم پرۆسەیە بە هێواشی ئەچێ بەڕێوە لەم 20 ساڵایە ئێستا نەوەیەک دروست بووە یەک حرف عەرەبی نازانن بە کوردی خوێنێتی یا بە کوردی ئینگلیزی یا بە کوردی فەڕەنسی ینی هەوڵەیە زمانێکی کە فێر بێ بەڵام ئەو زمانی کە هەوڵەیە فێر بێ زمانی عەرەبی نییە ئێستا ئێمە لێرەیە ڕۆشنبیری کورد ئەم جی لە ئەمنەوەیە هیچی عەرەبی نازانێت بۆ لەبەر میدیاکەی میدیایەکی عەرەبی نەبوو بۆ لەبەرەوەی ئەم عەرەبیە 80 ساڵ زمانی کوردی چەسانوتەوە کە تۆ میدیایەکت ئەبێ میدیایەکی ئازاد دەبێ عەرەبی ناکەی بە زمانی سەرەکی خۆت زمانی باپیرت زمانی دایکەکە بە زمانی سەرەکی کە زمانی ئێمە لێرە بە شێوەیەک با بڵێن کوردی سۆرانی دیالێکتیکی باشوور بوو لەگەڵ کرمانجی بەس بە شێوەزاری بادینی ئێستا ئەم دوو زمانە لە هەرێمی کوردستان کاری پێکرێت سێرکە ئەگەر بتەوێت دقێک تەرجەمە بکەیت لە کوردیەوە بۆ عەرەبی کەم ڕۆشنبیر هەیە ئەوەی لە تەمەنی ئێمە گەورەترن ئەوانە ئەزان عەرەبی بکەن لە تورکیاش بەم شێوەیە بێ ئەگەر هاتوو لە باکوور مەسەلەن کورد ئازاد بوو میدیای بێ بە مامۆستای زمان میدیای بە مامۆستای سیاست میدیای بە مامۆستای ئیکۆنۆمی میدیای بە مامۆستای کۆمەڵناسی و سیسۆلۆجی لەبەر میدیا هەموو شتێکە هەموو دەسەڵاتێکە لێرە ئێمە بە ئەزمموی خۆمان
وامان کردووە کە میدیا خەڵکی فێری زمان کردووە. باشە ئەم ببێژن لە باشوور باشوورا کو ینی دهندرێ عراق دەی دسینۆری عراق دەی لێ ئالیەکی دن ڕاگیهاندنێک دیتر ژە هەیە بە عەرەبی خۆ عراقە عراقشتی فدرالی ئەم بێژن بەشێک ژی هەر بە عەرەبی پەروەردە بوو بەری 25 ساڵ ئانها ینی احتیمال ئەو بەش ئەو خەلکانە مامۆستەی زانکۆیا بن بە چاندا عەرەبی پەروەردە بوونێ دکارن ئەوجی بە شێوازێکی شێوازان هەنێک تشتان ڕاگەهێنن یعنی مەبەستا من gelek cara wisa dibêjin divêya mesela kovar û rojnameyên ku li Kurdistan li başûr derdiçin dişibihin yên Iraqê yên ku li Bakur derdikevin dişibihin yên Tirka yani mesela stayl û hinek tiştên wisa biçûkin lê tesîra xwe hene li vir em bibêjin ew xweseriyeke ku navê medyaya Kurd bê wan tesîra mimkun e خۆی ڕاستە زۆر ڕاستە چونکە تو ناتوانێژە کاریگەری دەوڵەتێکی داگیرکەرا دەربچی کە 80 ساڵ توی داگیر کرد ینی هەرچۆنێ بتوێت لی دەرچ لەباری سایکۆلۆژی و هە ناتوانانی لی دەرچ بیرمانەچی ئەمە و عەرەبەکان تێکەڵین باکوور و تورکەکان هەر تێکەڵن ڕۆژهەڵات و فارسەکان هەر تێکەڵن ئێمە داگیرکراوی دەستی ئەوان بووین ئەوان 70 ساڵ 80 ساڵ 1000 ساڵ ئێمەیان داگیر کردووە تەزاوج دروست بووە ژن و ژنخوازی دروست بوو ئێستا زۆر کەس هەیە لە لای ئێمە ژنی عەرەبی هێناوە پیاوی عەرەبێ ژنی کوردی هێناوە بەم شێوەیە ئەمانە تێکەڵێکی بەڵام کە باز لە میدیا ئەکەین ئێمە ئێستا میدیایەکمان نییە لە باشوور بە زمانی عەرەبی خیتاب بۆ عەرەب ئاڕاستە نیمانە ئەو پێویستیان نا پێویستە زۆر پێویستە ئەبێ پێویست بێت چونکە تو ئەگەر ینی ئێستا لە عێراقی عەرەبی خەڵک نازانی لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان لە بەشە کوردیەکەی کە پیاڵی مێرگە سەوزەکە چی ئەگوزارێ بۆ لەبەرەوەی زمانمان لێکەوە نییە ئێمە میدیامان هەیە بە کوردی تەنها ئەوان میدیان هەیە بە عەرەبی تەنها ینی لەم حاڵەتە دابڕانێک دروست بووە لە بینی عێراق و لە بینی کوردستان هەرێمی کوردستانە بێگومان بە هەمان شێوە لە بینی ڕۆژئاوا لەگەڵ سووریای عەرەبیشا دروست بێ ئەگەر هات و ڕۆژهەڵاتیش ئازاد بێ لە بینی بەشە کوردیەکە و بەشە فارسیەکەی لە بە هەمان شێوە ئەمە لێرە میدیایە زمانێکی جیهانی ئەبەستێتەوە وەک مۆسیقا وایە میدیا زمانێکە هەموو کەس لیتیەگە بەڵام ئێ بە چ زمانی خیتاب بکەی کە من ئەگەر قسە لەگەڵ عەرەب بکەم ئەبێ بە زمانی عەرەبی قسە لەگەڵ بکەم ئەوانە بێ بە زمانی کوردی قسە لەگەڵ بکەن چەند هەوڵێک هەبوو لێرە و لەوێ بەڵام ئێستا تقریبا هەموو هەوڵەکان فەشەلی هێناوە هیچ عنی هیچ کەناڵێکی میدیای لە بینی ئێمە و لە بینی ئەوانە نییە ئەوانی چەند هەوڵێکیان هەبوو عێراقیش دەستگای ڕسمی دەستگای العراقیە کە زمان حاڵی حکوومەتە کەناڵێکی کوردی هەبوو بەڵام ئەمەنە خراپ بوو زمانەکەی کورد خۆمان داوامان کردوان پێویستمە پینیە دای بخەن یعنی ناکرێت کە تۆ زمانێکەکەیتەوە ئێستا لە تورکیا ئەزمموی تەرەتەشەوانە هەیە چەند بەرنامە بوون یان هەر کەناڵێک یەک کەناڵ بوو بە زمانی کوردی بەڵام ئەوەنە خراپ بوو لە سەردەمی کەناڵە کوردیەکەی سەردەمی سەدام حوسێن چووکە ئێمە لە سەردەمی بەعسیشا کەناڵی کوردی هەبوو بەڵام کەناڵی کوردی بۆ مێشک داشتن بۆ خراپکردنی زمان بۆ خراپکردنی عەقڵ بە هەمان عەقڵ لەبەرەوە داوامان کرد ئەوە داخرا ئێستاش ئەزمون هەیە مەسەلەن سەحەرمان هەیە بە زمانی کوردی تەرەتەمان هەیە بە زمانی کوردی بەڵام ئایا ئەوانە تینوێتی وەرگری کورد ئەشکێنێ یان بۆ مەبەستێکی سیاسی دروستکراون ئەمە ئەو پرسیارەیە کە ئەمەمان نەزانین وەڵامە چۆنە مەسەلا ڕۆژنامەگەریە بخۆدە ڕۆژنامەگەر ڕۆژنامەوان بوویەر ڕوودان تشتێن کول بێ جغرافیایە دقەوە من و یعنی زۆربەی جارانجی وەکو هاتی ناسکردن ev ragihandin bi filan partiye girêdayî propagandayî şêwazekî îdeolojî ragihandinê re hetanî jê tê dikarî derewê jî bike rastî rastiyê jî bike derew bigiştî ew ê ku rojnamevan heger em behsa wî bikin bi em bêjin wek rojnamevanekî rasteqîne yek a dîtir wek paşxane a dîtir meselên berjewendiyên netewî li holê berjewendiyên ku tu çawa vê xelkê fêrî û hînî rastiyê bike ew jî berjewendî yanî wexta tu xelkê yan jî tu millet fêrî em bêjin rastiyê û ragihandineke rasteqîne û perwerdeyiyeke rasteqîne di mesela rûdanê de min dixwest nerîna te bûyer rûdan ragihandin û nûçeçêkirin em wê çawa dikarin
ئەمە بەس لە شێوکی گشتیا بەس تەنها لە باشووری کوردستان یعنی ئەم ببێژن لە باشوور وێ باشتر بێ چمکی وایە. ینی تەجروبەیەوە و مایناوە و بەرپرسیاریاوەژی ئاپوک مدیایە دکارێ وێ مەسلەی زەلالتر ڕاگەین خۆی بەداخەوە توانم بڵم لای ئێمە هێشتا ڕۆژنامەگەری نەبوو بە پیشە کاڵم بە پیشە ینی کارێک نییە ئەوە بڵێن ئەوە دارتاشە ئەمە مامۆستایە ئەوە ڕاوچیە ئەوە دارەوانە ئەمە دکتۆرە ئەمە ڕۆژنامە نووسن نە ڕۆژنامە نووسی لای ئێمە هێشتا ئارەزووە پیشە نییە ینی کە تۆ بی بە ڕۆژنامە نووس ئیتربێ ڕۆژنامە نووس بینە ئێمە ئێستا ڕۆژنامە نووسمان هەیە شۆفێری تەکسی و ڕۆژنامە نووسە ڕۆژنامە نووسمان هەیە دکتۆرە و ڕۆژنامە نووسە نابێ ئەمە لە هیچ وڵاتێکی کەیە لە هیچ سەردەمێکی کە ئەمە خەلەلی یەکەم کێشەی یەکەم لە لای ئێمە لە باشوور ئەمەیە چکە ڕۆژنامە نووسی نەمانتوانین بیکەین بە پیشە حکوومەت بەداخەوە ئەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی نەیاوانی کار ئاسانی ناکە ڕۆژنامە نووسی بکا بە پیشە ئێمە ئێستا تا ئێستا 11 ڕۆژنامە نووسی خانەنشین لە هەرێمی کوردستانە هەیە کە وەک پیشیان خانەنشین باڵن ڕۆژنامە نووس بوو مردون و خانەنشین کراون یەکی 100,000 دینار وەرەگرن 100,000 دینار ینی ئەمە یەکێکە لەو خاڵانی کە بیری لێ ئەەکەیتەوە حکوومەتەکە هاوکارت نییە یەک دوو سندیکای ڕۆژنامە نووسان لە ئاستێکی زۆر پێویستە هەوڵی نەیاوە کە ڕۆژنامە نووسی بکات بە پیشەیە کە ئەم کەسە ڕۆژنامە نووسە ئێتە ئەگەر لەم حیزبەش ئیش بکات هەر ڕۆژنامە نووسە لەوەژی ئیش بکات هەر ڕۆژنامە نە ئێستا لێرە پۆلێن کراوە ئەو ڕۆژنامە نووسی کە لە فلان حیزبی سەوز ئیشەکات ئیش بۆ حیزبی سەوزەکە ئەوەی کە لە حیزبی زەرد ئیشەکە کار بۆ حیزبی زەردەکە ئەوەی کە لە حیزبی سوور ئیشەکە ئەبەم شێوێ ئێستا لە بینی ئەمانەشە ڕۆژنامەی کۆمپانیا دروست بووە کەڵم کۆمپانیا ینی ڕۆژنامەی باڵی میدیای نیشتیمانیمان نییە لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان میدیای نی میدیای نیشتیمانی بێ یان پارتی یان یەکێتی یان شوعی یان سۆسیالیست یان کۆمپانیای ئەهلی کەڵم کۆمپانیای ئەهلی ینی ئەم کۆمپانیایە ئیشی دروستکردنی بینایە بینا دروستەکە نهۆم دروستەکە بەڵام تەلەڤیزیۆنێک و ڕۆژنامەیەک و گۆڤارێک و ڕادیۆیەک و ئەمانی هەیە ئەمیش ئیشی ناتوانێت باڵێن پەیامی نیشتیمانی بگەێنێت ئەمە کێشی ئەمە لە باشوور ئەمە کێشەکارمانە ئەگەر ببێ بە پیشە بەڵام ڕۆژنامە نووس کە بوو بە پیشە ئەندامی سندیکایەکە بێت لەو کەناڵی ئیشەکە تەنها ڕاستی ئەگەێنێت لەو کەناڵی ئیشەکە تەنها ڕاستی نە بەڵام ئێستەوانیە بەداخەوەڵم کە ئێستەوانیە ئێستا ئەو کەناڵی ئەو با بڵین ئەو کەناڵێ ئەو ڕۆژنامی کە لە دەڤەری زەر دەرەچێت دەڤەری زەرد بۆ جوانەکات ئەم بەرت بۆ ناشرینەکە بەعکسی ئەمیش ئەوەی لە دەڤەری سەوز دەرەچێ کار بۆ جوانکردن دەڤەری سەوزەکە ئەوەشی کۆمپانیای ئەهلی ئیش بۆ کۆمپانیاکە خۆی ئەکا بەڵام لێرەیە چیمان نوقسانە چی لە بینەکەی چی کەمێک شتێکە بێ میدیای نەتەوەیت نییە و میدیای نیشتیمانیشت نییە بەداخەوە لێ مەسەن زانکۆ ئێ ڕۆژنامە وانیە تونەنە هەنە زۆر هەنە لێرە زانکۆ هەنە پۆلیتەکنیک هەنە پەیمانگە هەنە بەڵام ئەو کەسانی کە دەرئەچن ئەزمونیان نییە بڕوانامەیەکیان هەیە ئەم بڕوانامەیە وەرەگری ئەوش دوای کە ئیش ئەکات ئەڕوالی کوو ئیشەکات یا بێت لە سەوز ئیشکە یا بێت لە زەرد ئیشکە یا بێت لە سوور ئیشکە یا بێت لە شین ئیشکە یا بڕاتە ناوێکی لە کۆمپانیا ئەهلیەکانەوە کەواتە ئێمە لێرە پێش هەموو شتێک خەڵکێکت هەیە بە بڕوانامە ڕۆژنامە نووسە هەموو ساڵێک 200 300 500 کەس دەرئەچێ لە کۆلێژ بڕوانامی ڕۆژنامە نووسی میدیای پێ یەک ئیش ناکەن دوو ناتوانانی ئەم هەمووش بخێتە ناو کەناڵەکانەوە سێ ئەگەر هاتو ئیشیشی کرد ئەو ڕۆژنامە نووسە لەو کەناڵەکە ئیشەکات ئەبێ بە بەشێک لە کەناڵەکە نەک ئەم کیانی سەر بەخۆی خۆی وەکو ڕۆژنامە نووسێک بێ ئیشکا کە لەو کەناڵی ئیشت کرێ بێت لەگەڵ ئەو کەناڵی ئیشکی ئەو کەناڵە شووە ئایدۆلۆژیایەکی جاری کراوی هەیە ئەمە خەتی ئایدۆلۆژیەکەیەتی نابێت بە فکری خۆیشکە بێ بە فکری ئەو خەتی ئایدۆلۆژیای ئیشکی ئەمە ئەتوانین ناوی بنین خەساندن یعنی ئەو ڕۆژنامە نووسە هەرچی ئازا بێ هەرچی جەربەزە بێ هەرچی قەڵەمەکەی بوێر بێ بەڵام کە ڕۆژتە شوێنێکەوە بۆ بژێوی ژیانی ئەبێت بەگوێ ئەو شوێنە بکات ئەمە لێرە ڕۆژنامە نووس لای ئێمە نەمانتوانیوە کادرێکی ڕۆژنامە نووسی سربەست و سربەخۆ دروستکەین بەڵکو ڕۆژنامە نووسەکانمان هەمیشە گوێڕایەڵن بۆچی بۆ ئەو شوێنێکی ئیشی تیاکەن ئەمە یەکێکە لە خاڵە نەنجەکان کە ئەبێت بە جدی بیری لێ بکەینەوە تاکی ڕۆژنامە نووس ئەبێ ئازاد بێت هەر ینی پرسا بێ چاوەکی کوردی لێ بویەران و ڕوودانان تەماشاکردن ینی ئەوجی ینی زۆر پێویستێ کو یەکجێ ئەوە کوڕاگیهاندن و مەدیاگەری بگشتی ئاکو لە باشوور ینی جگا لەو تشتێن کو ینی ئەم هەر
يعني صاني هر خلم دبهيزن اگر بو يرد قوم ليه لبشن ديتر ين كردستاني او ميديا هتاني كيجان رادي آمادية دي بويران دي احداثها دي قومينا دي موسى ببيجن حتى كيجان درجيجي وك شعبكي كردي رادقي هنا نور قرتنا جي دردورو ام بيجن جي مديا تركان يا عربان يا فارسان لي كرديانه بشكي بو سامروت كار مناقشه بك من ازمني خومان بو باسكين اما استا لهريمي كردستان لباشور 1200 كنالمان هي 1200 ببينراو ببيسراو بخوينراو بله جگەل ئەلکترۆنی چونکە ئەلکترۆنیەکان تەسجیل تۆمار ناکرێت 25 ساڵ لەم و پێش سێ رادیۆمان لە شاخ بوو تەنها سێ رادیۆ بە شاق یعنی ئەو رادیۆ سەردەمی شۆڕش ئەم رادیۆانە وڵاقی برد لە ئەشکەوتێکەوە بۆ ئەشکەوتێ لەملا بۆ ئەولا لەم وڵات لەم یاڵ بۆ یاڵ ئەنتێنێک بوو میکسەرێک و تەنها مایکێک بوو ئەگەر باز لە میدیا و کاردانەوەی هەستی نەتەوایەتی و فیدباک و گەورەی میدیا بکەی من هەموو جارێ گەڵێم هەر رادیۆیەک لەو رادیۆانە بەقەدەر 1000 کەناڵی ئێستا کاری هەبوو ئیشی هەبوو بۆ لە بەرەوەی خەڵک گوێ لێ ئەگرێت خەڵک باوەڕی پێی دڵسۆزی خەڵک هەر چاولەڕێ بوون یعنی ئەوەی کە ئیشی چاولەڕێ بوون حتانی دەست پێ دەکرد بێگومان ئێمە ئاواهی مەسەلەن لە میدیامان ڕوانیوە ئەو کەسی کە ئەو میدیای ئەکرد پێشمەرگە بوو گیان لەسەر دەست بوو کەڵم گیان لەسەر دەست یانی کاری میدیای وەکو دڵ ئەکرد وەکو خوێن ئەکرد بەڵام ئێستا جیاوازەکە لێرە ئەوەیە لە ئێمە کە ئازاد بووین لە باشوور میدیاکانمان فیدباکی نییە فیدباک یعنی کە من شتێک گەڵێم کار لە خوێنەرەکەم ناکات خوێنەرەکەم کاردانەوەی نییە بۆ من بەڵام کاتی خۆی کە ڕادیۆکە ئەیوت ئەومان بگرن مەسەن بۆ نمونە شاری سلێمانی بامان بگرێ بەیانی هەڵە سایت یاک دوکان سلێمانی نەئەکرایەوە خەڵکی ئیمانی پێ هەبوو باوەڕی پێ هەبوو بەڵام ئێستا هەموو 1200 کەناڵەکە ناتوانێت ڕایگشتی دروستکە لە باشووری کوردستان ڕایگشتیمان نەماوە ئێستا فەیسبوک ئێوێ ڕایگشتی دروستکە کە فەیسبوک تەکنۆلۆژیایەکی سەردەما کەس نازانێت چۆن ئەچێ بەڕێوە ینی میدیا نەیتوانی ڕایگشتی دروستکە بەڵام فەیسبوک ڕایگشتی دروست کرد کە هەڵوەستەیەک ئەبێت هەڵوێستێک ئەبێت تقریبان دەنگێکی کۆ لە ڕێگەی فەیسبوک ئێمە لێرە فەیسبوک زیاتر بەکارێن لە وڵاتانی کە تویتەر و ئینستاگرامەمانە زیاتر بەکار ینی بۆ نمونە کەواتە تۆ بوونی ژماری زۆر لە میدیایە نابێ بەمای ئەوەی کە تۆ سەرکەوتنە بەدەستێ نابێ ڕاستە ئێمە میدیامان زۆرە کەناڵمان زۆرە زیاتر لە 46 سەتەلایت لە هەرێمی لە باشووری کوردستان هەیە زیاتر لە 800 گۆڤار و ڕۆژنامە هەیە زیاتر لە 200 رادیۆ هەیە ئەمانە هەر هەمووی کارەکە بەڵام تاکی کورد ئایا بەم میدیانە ڕۆشنبیر بوو بیری کرایەوە بیری نەتەوایی زایی کرد بیری نیشتمانی زایی کرد نه کەواتە تو لێرەیە ئەگەر بەراورد کەیت بە 1200 کەناڵ بە چەند رادیۆیەکی دواکەوتووە ینی رادیۆ کەڵم رادیۆش نەبوو مەسەلەن لە شەوی رادیۆ ئیشی ئەکرد یان بەیاننامە یان ئەو ڕۆنیۆی کە کاتی خۆی لە شاغ لە ئەشکەوتەکان دەرەچوو ئەمە ئەرکی میدیا ڕاستەقینەکەی ئەمەیە کاکەروان ئەو مناقەشە دبن لەبەر دەرباری میدیا و دروستکردنە میدیایەکە یان لە کۆڤار و ڕۆژنامە و تەلڤیزیۆن و بەرنامە شێوازێکی گشتی ئەو مناقەشە هەیە ئەو گفتوگۆ هەیە بێگومان وەک ئاریشە ینی لەبەر دەستیان بێگومان چونکە ئەم ینی سەروەتی و سامانێکی زۆر سەرف ئەکرێت خەرج ئەکرێت لە میدیای کوردیە ئەم کەناڵانە تەنها ساڵانەی سەتەلایتەکە ئەو مانگە دەستکردی کە پارەکە ئیت $100,000 بۆ هەر کەناڵێک ئەم ستۆدیۆ دروستکردن و ئیشکردن و کرێی کارمەند و ینی هەمووی پارەیە پارەی میلەتی کوردی تیا خەرجەکرێ بەڵام کورد بەقدر پارەکە سوودی بۆ میلەتی کورد نییە ئەمە لێرە کێشەکە ئەوەی ئەمە کێشی جدیمان هەیە حزبێک هەیە دەسەڵاتی هەیە پاری باشی هەیە 50 سەتەلایت دروستەکە 40 گۆڤار و ڕۆژنامەی هەیە 100 رادیۆی هەیە بەڵام ئەمانە کە بوونی هەیە قسە ئەکات ڕسم پیشانەیە بەم شێوێ سکرینە یەت و ئەڕوات گۆڤارەکە ئەڕاتە بازاڕەوێتەوە بەڵام ئایا ئەرکی سەرشانی خۆی بەجێێنێت ئەمە کێشەکە ئێمە لێرە وەک میدیاکارانی هەرێمی کوردستان و باشوور ئەم کێشەیەمان هەیە بۆ کاتی خۆی ڕۆنیۆیەکی شکاو لە شاخێکەوە لە ئەشکەوتێکەوە کە بەیانێکی تەبع کرد بەردەست کاردانەوەی زیاتر بوو خەڵک زیاتر کاری لێکە ڕادیۆ شکاوەکە بۆ ئێستا بەقی ئێژدیەکە زیاتر لە ئێژدەکە ئێستا زیاتر کاردانەوەی هەیە ئەمانە پرسیار نەبێ ئێمە خۆمانی بکەین لە باشوور بۆ لە بەروی ئێمە ئێستا دەستپێکی باکوور و ڕۆژ ئاوا و ڕۆژهەڵاتین ئەزمونونەکەی ئێمە ئەبێ بە ئەزمون بۆ ئەوانی کەش ئێمە سەر لەم قۆناغەیە ئەزمونێکی چەندایەتی زۆرمان هەیە
بەڵام چۆنایەتێکی خراپ یعنی کوالیتی خراپ بەڵام ژماری زۆر دێ پرسا پوک مدیا بخۆدە ینی تایبەت بۆ پوک میدیا بەڵێ یعنی ئەمە بێژن ئانها ڕەوشاوی چاوی وەک ماڵپەر و سایت گشتیان بێژن ڕەوش ئانها چاوی پشتڕێ هەنێک پرسێدن ڕاستە من ئەگەر باسی شتی میدیا بکەی ئەبێت مادەم میدیا وەک زانست عیلمە زانستە ئەبێت بە ئامار و بە داتا قسەی لەسەر پوک میدیا سایتێکە زمان حاڵی یەکێتی نیشتمانی کوردستان سایتێکە ینی حزبیە بەڵام کارێکی کردووە یعنی ئەوەنە بەرجی حزبی بەریا زاڵ نەبێ ئەوەی بەرگی نەتەوایەتی لەسەری زاڵ بێ کاڵم نەتەوایەتی ینی هەواڵەکانی باکوور و ڕۆژئاوا و ڕۆژهەڵات ئەمە یەک دوو ئێستا بە تەسەلسول بە ترافیکی ئەم سایتە لە هەموو سایتە حیزبیەکانی چوارپارچی کوردستان ژمارە یەکی هەیە لە پێش هەموو سایتەکانەوەی لە عێراقیشا کە ئەم هەموو حیزبەیە هەر یەکەمە خاڵێکی کەش خاڵی سێهم کە بزانین کاردانەوەی چۆن بوو ماڵپەڕێک لە هۆڵێکی ئاوا هەیە ئیشەکات 20 ڕۆژنامەنووس کاری تیاکەن بەڵام لە ساڵی 2010 دوو دەوڵەتی دراوسی هەرێمی کوردستان دوو دەوڵەتی زۆر گەورە بە ڕسمی بە شێوازێکی ڕسمی داوای داخستنی بەشی فارسی و بەشی تورکی ئەم ماڵپەڕیان کرد ئێستش ئەو دوو بەشە نەکراوەتەوە بۆ ئەی منش و تۆش و خوێنەران و بیدەران و هەمومان ئەو پرسیارەکەین بۆچی ئەم دوو دەوڵەتە داوایان کە بە ئەبێ بەشی تورکی لەم سایتە دابخرێ قوفڵ بکرێ کڵۆم بکرێ هەموو جوابەکە ئاشکرایە میدیا کە سنووری خۆی بەزان کە توانی بچێتە ناو ماڵی خەڵکەوە ترس دروستەکە بۆ ئەو کەسی کە ماڵەکەی دەشوشەیە بە هەمان شێوە دەوڵەتەکانی تریش بۆیە ئێمە بە بڕیارێکی ڕسمی دوو دەوڵەت ئەو دوو بەشە داخە ئەمە لێرە ئەوەی سلمان کە سایتی پوک میدیا سایتێکە توانی سنوور بەزێنێت بڕوات ئیشی خۆی بکە کە ئەرکی خۆی ئێمەی کورد دەوڵەت نین میلەتێکی چەسا و فەقیرین خەڵک ئەتوانێت سنوورەکەمان بەزێنێ هەموو ڕۆژێک بە تیارە سنوورەکەمان ئەبەزێن هەموو ڕۆژێک بە تۆپ هەموو ڕۆژێک بە ئابلۆقی ئابووری ئەخەنە سەرمان تەنانەت میدیایەکشمان هەبێ ئەگەر میدیاکەمان بڕوات چەند حاڵەتێک چەند خاڵێک ببڕێت چەند جارێک لە مانشێتی جەریدەی حڕیەت و میلیەت و سەباح و ئەمانە لە تورکیا نووسرا بوو پوک میدیا دو نقطە چالاکیێکی پەکەکە باس ئەکرا ئەمە ترسی بۆ دەوڵەتێک دروست کرد کە ئەندام لە ناتۆیە کەواتە میدیا ئەگەر ئەبێ ئەرک بگەێنێ ئەیگەێنێ ئەگەر پچووکیش بێت شوێنی پوک میدیا بقی هۆڵێکە بەڵام سەداکەی زۆرە بۆیە ئێستا ئەو دوو دەوڵەتە ئەو دوو بەشیان ڕاگرت ئەمەش نیشانی ئەوەیە کە یەک لە سایتە سەرکەوتۆکانی یەک لە وێبسایتە ناجحەکانی کورد پوک میدیایە ئەم بەڵگەیە ئەمە ژمارەیە پرسا ئەم بێژن دیالێکت و ئەو چاوا چارەسەر دەبێت بەداخەوە مۆزوعی زمان و دیالێک لای ئێمە چونکە دەوڵەتەکان ئێمە داگیر کراو بووین هەر دەوڵەتێک سنوورێکی بۆ ئێمە دروست کرد بوو ئێستا ئێمە لە باشوور لەگەڵ باکوور لەگەڵ ڕۆژهەڵات لەگەڵ ڕۆژاوە سنوورێکمان هەیە لەسەر خەریتە هەیە خەتێکی سوورە بەڵام لە ڕاستیە ئەوە نییە پوک میدیا لاتینیش هەیە پوک میدیا لاتینی هەیە ئێمە ویسمان ئەو بشکێنین ئەو سنوورە بە بەشی لاتینی و بە دیالێکتی کرمانجی خوێنەرێکی زۆرمان هەیە بەڵام بەداخۆ ئێمە تا ئێستا زمانی یەکگرتومان نییە ئەمە میلەتێکین تاکە میلەتێکین کە زمانێکمان نییە لە دیاربەکر و لە هەڵەبجە خەڵگلی تێبگا لە کرماشان و لە قامیشلۆ خەڵگلی تێبگا یعنی وایان لێ کردوین چەند ساڵێک ئەم دەوڵەتە دیکتاتۆرانە وایان کرد یەکەم شت کە ئێمان بەش کرد زمانیان بەش کردی ئەنا چۆن هەر ئەو کیشە بەردەوامە بێگومان بەردەوامە بەداخەوەڵم تا ئێستا ئەوەی من لە خەیاڵم بێت کاتی خۆی کە ساڵی 1970 لە باشوور کۆمەڵێک مامۆستای پسپۆڕ و زانا و ئەمانە کۆبوونەوە کە زمانێک دروستکەن زمانی ناوێن بنێن سۆرمانجی بۆ نمونە هەموو کورد بتوانێت بخوێنێتەوە پێی بنووسێ بەڵام سەری نەگەت ڕێگە نەدرا چونکە ئێستا زمانی کۆمپیوتەریشمان نییە ئێمە ویندۆزێکی کوردیمان نییە ئێمە فۆنتی کوردیمان نییە ینی ئێستش هەردا بڕاوین ئێستا ئەو زمانی کە لە سلێمانی من قسەی پێ ئەەکەم لە باکوور کەم کەسێلی تێبگات بەداخەوەڵێ ئەمە نەنگیە ئەمەستا تۆزە چاکتریش بەرین نورمال لە ڕێگەی میدیا کەمێک باش بووە بەڵام ئەوە نییە کە من ئێساتیا ئێمە بەلفبێ بە حروفی ئیسلامیە نووسی بە پیتی ئیسلامیە نووسی ئارامی باکوور پیتان قەتێ ناکەین ئەوژی لاتینی نووسی باکوور بە لاتینی نووسی ڕۆژاوە بە لاتینیە نووسی ئێمە و ڕۆژهەڵات بە حروفی ئارامیە نووسی ئەنی ئەمە کێشەکان ئەبێت چاک بکرێدای نابێ میلەتێک 40 میلیۆن 50 میلیۆن کەس لە زمانی یەکتر تێنەکەین بەڵام میدیا هۆکارە ئەگەر ئێمە میدیاکەمان بتوانین نەوە ئەمە کەم تا زۆر لە یەکتر بگەین زمانێک دروستکەین وانت بێژنەوە
کار ئاسانیەکەی کاکەوان ئانها چێ پرۆژە لەبەردەستت شتێکی وسا تایبەت هەی مرۆ قسە بکە دەرباری وێ سەبارەت بە کاری میدیا ئێمە لە باشوور باش هێنابوومان ئازاد بووین کەم تازە بەڵام بەداخەوەڵم لە ساڵی 2015 هەنی کێشە دروست بوو بە تایبەتی لە هەولێر و لە دوهۆک کە ئەتوانم بڵێ ئێمە ترسان یعنی ترساین بەرامبەر بۆی کە ڕەوشی میدیا بەرەو چۆ ئەڕوات لە شاری هەولێر کە پایتەختی باشووری کوردستانە کۆمەڵێک کەناڵ هاتن داخستن ڕۆژنامە نووسەکان سواری سیارەکران و هێنرانەوە بۆ سلێمانی ئەمە ئەو حاڵەتانە بوون کە ئێمە ئەکرێ ئیتر لەمە دو بزانین وەک میدیاکار بیر لە خۆمان بکەینەوە بۆچی ئاواهی دوای 23 ساڵ لە ئەزمموی کاری میدیایی بگەینە قۆناقێک کە کەناڵ خۆمان بەدەستی خۆمان دای بخین ئێمە پێشتر هەموو جارێک کەناڵەکان دژمن و داگیرکەرەکان دایانە خست بەڵام ئێستا ئەم ساڵ کە خۆمان دای بخین ئەمە هەمومانی تووشی حاڵەتێک کردووە کە بێ زیاتر بیر لەوە بکەینەوە چ ڕێگە چارێک بدۆزینەوە ئەگەر میدیا ئازاد بێت ئەمە ئازادی نییە کە دەسەڵاتی کوردی میدیا کوردی دابخات ئەگینا نەکرانی سچ نازانین چۆنی باس بکەین چکە ئێمە یاسامان هەیە یاسای کاری ڕۆژنامە نووسیمان هەیە یاسای بەدەستێنانی زانیاریمان هەیە ئێمە کە دانیشتوینم ئەزمونەمان کردووە وەکو ئەزمونێک بۆ پارچەکانی تری کوردستانیش بەڵام لە ساڵی 2015 ئەو ڕووداوانە کە ڕوویە بەڕاستی جێگەی ناخۆشی دڵگرانی هەموو لایەکمان بوو بەێ بنسبەتی پوک میدیا نوونەرێوە دەربەی کوردستانی هەنیاننا وەک نوێنەر نابەز وەک پەیامنێر خەڵکیێکی زۆر خۆیان ئەبن بە پەیامنێر دڵسۆزن چکە ئێسێمە قەیرانی ئابووری هەیە لێرە لە باشوور بیست کەس ناو ئۆفیسەکەن بۆ ئەو 6 حەوت زمانی کە هەمانە کوردی عەرەبی ئینگلیزیە ڕووسیە ئەوەی مەسەن تورکی و داخراوە تورکی و فارسی داخراوە ئەو کورد بوون ئێک تێ دخەبتین بەێ ئەوانی کەلای خۆمان کورد بن و فارسی و تورکیان ئەزانی ینی بە دوو بەشی زۆر چالاک بوون بەڵام بەداخەوە هەتا ئێسش نەکراوەتەوە بۆ پوک میدیا تشتێک پرۆژێکت هەیە تشتێکی نو مرۆڤ بپیزی ینی تشتێک هەیە میدیا زوانێک لێزێ دەکرێن تشتێکی دیتر میدیا دایم لە بەردەوامی لە داهێنانایە یانی تۆ ناتوانانی چ بکە بەڵام یەکشت هەیە ئێمە کێشەیەک هەیە لە میدیا هەموو جارێک من ئەڵێم میدیا بە دووش دەچێ بڕێوە یەک بە عەقڵ دوو بە گیرفان کورد ماشەڵڵا ئێمە عەقڵی میدیاکەمان باشە عەقڵەکە بەڵام قەیرانێک هەیە ئێستا هەموو کەناڵەکان دائەخرێن یعنی لەم چەند ساڵەیە لەم دوو ساڵەیە زیاتر لە 50 تا 100 کەناڵ داخراون بە گۆڤار بە ڕۆژنامە بە ڕادیۆ بە تەلەڤیزیۆنەکان ئەم قەیرانە زۆر کتوپڕ ینی ئێستا تۆن بڵێ من دوو ساڵە زۆر بە زەحمەدێ ئەچێ بەڕێوە پۆک میدیا لاین لەگەڵەوە شەکە کەناڵێکی زۆر سەرکەوتووە زۆر نەجاحەتی هەیە بەڵام کە تۆ ئیمکانێتی پارەت نەبێت ماڵ نەبێت موچە نەبێت خەڵکەکە ناتوانانی ئیش بکەن ئەمە ئەوەیە آخر بەشکە کردوانە ئێمە بەشی ڕوسیمان کردەوە لێرە ڕوسی بەڵێ ئێستا پوکمیدا لە بەشی رووسیا ینی دەتوان بڵم جگەی دەستخۆشی بوو تا باڵێزی رووسیا لە عێراق دووجار سەردانی کردووە قۆنسۆلی سەر قۆنسۆلی رووسیا هەموو جارێک سەردان ئەکا ئاگای خەبەرمان بۆ ئەنێرن ینی ئەگەر شتێک بێت زمان بەم شێوەیە کە تۆ زمانی وڵاتێک ئەەکەیتەوە بە هەمان شێ وڵاتەکە ئێستا 5 زمانە فارسی و تووشی داخراون بە 5 زمان ئەڕوات عەرەبی و کوردی ئێمە کوردەکەمان دوو بەشە لاتینیە فبی لاتین لەگەڵ لە عەرەبی عەرەبیە ئینگلیزیە رووسیە ئەم بەشانەمان فەڕەنسیمان نیە فارسی و تورکیشمە داخراوە ینی حازرە بەشەکان حازرە بەڵام ئەو بڕیاری سیاسیە کە بەیمان داخستووە ینی خۆمە دامان نەخستووە کێف خۆش بوون ینی هەوڵدان تونەنێ هەوڵدان کێشەی سیاسی دروست ئەبێ لەو حاڵەتەیە چونکە ئێمە بە بڕیاری مامجەلال لەسەر داوای ئەو دوو دەوڵەتە داوایان کرد بە ڕسمی احترامان بۆ ئەو پیاوە گەورەیە ئەبێت خۆی بڕیارەکەمان پێ بڵێتەوە ئاوایە بۆسەکەم کاکەڕوان دەرباری ڕۆژنامەگەری مێدیاگەری ڕاگەیاندن بگشتی مەسە لێکۆلین کتاب پرتو سلێمانی ها تشتێکی وسا ئەکتوێل ئەم بێژن هەیە دوێ دەربارێ تایبەتیژی بۆ کەسێن ینی بکار بن لێکۆلینن هەنێکی زانستی بن هەنێکی یانجی حتا وەرگەڕاندنجی ینی وەرگەڕاندنجی دکارێت تێکە بوێ چارچەوەیە سلێمانی جوکی کەشوهای باشترە ژینگی سلێمانی بۆ ڕۆشنبیری بە ئەم باشترە بۆ میدیا باشترە
ئازادی لێرە زیاتر هەیە با بڵێن بزوتەوەی بڵاوکردنەوە پەخش و وەشاندن لێرە زۆرترە وەرگێڕان زۆرترە بەڵام کێشی حاڵەتێکمان هەیە ئەمە لێرە خوێنەرمان کەمە لەم زروفای خوێنەر کەم ئێمە نەوەیەک پێگەیوە ئەم نەوە ناخوێنێتەوە حەزیان لە خوێندنەوە نییە ئەوەی حەزیان لە ئەلکترۆنیات و با بڵێن سمارتفۆن و ئایپاد و ئایفۆن و ئەم شتانە هەیە ئەوە حەزیان لە وەک جاران کە ڕۆشنبیری خۆی زیاب بکە ئەو ڕۆشنبیریشی کە لە ناو نێتا هەیە کە لە ناو ئەلکترۆنیاتە هەیە ڕۆشنبیری قوڵ نییە هەواڵە وێنەیە گۆرانیە ڕسمە ئەمانە لە بواری هونەرایە بەس ئەوەی کە ئەکرێت بەڕاستی هەم قەیرانێکی تریشمان هەیە کە تو پەخشت بکەی بڵاو بکەی کتێب وەربگێڕی پەرتووک ڕۆژنامە بەڵام کە خەڵک خوێنەرت نەبێت کەواتە ئەمە نابڕاستی ئەو ڕەوشە ینی چاپ یا کاغز ئەو چاوایستە کاغز هەر لای ئێمە نییە کێشە لە دنیای دەرەوە کێشەیە تیۆرێکی پەن تیۆری مەرگی کاغز ئێستا کاغز بەرەو مردن ئەڕوە لە هەموو شوێنێک لە ئەمریکاش کاغز بەرەو مردن ئەڕوە لە ئوسترالیا کاغز بەرەو مردن ئەڕوە بۆ لەبەرەوەی شوێنی کاغز ئەلتەرناتیڤی کاغز شاشەیە سکرینە ئەم سکرینە بچووکە ئیشی کاینەکە ئیشی کاغزەکەت بۆکە بۆیە کە تیۆری مەرگی کاغز هات ئێمەشی گرتوتەوە بەڵام هەر لە ساڵی پارێزاتر لە 5 ڕۆژنامەی ڕۆژانە لە سلێمانی و لە هەولێر داخراون ئاسۆ و تام بڵێم دەستور و کۆمەڵ و ئەمانە کۆمەڵی ڕۆژنامی باش بوون بەڵام کە کاغز فرۆخشی نەبێت نەفرۆشرێت زەرەر ئەکا کە زەرەری کرد کەس ناتوانێت بڕاتە ژێرباری لەبەرەوە ئەوانە داخرێت بەڵام ڕۆژنامەی ڕۆژانە ئێستا ڕۆژنامەی ڕۆژنامەسانیا کوردستانی و دەرەچێت لەگەڵ هاوڵاتی ڕۆژانە سلێمانی هەولێرش لە هەولێر دەرەچێت لەگەڵ خەبات ئەمانە چەند زینێکی ڕۆژنامەن ئەفرۆش لە بادینان دەرەچێت ینی کەمن لە چاوەیەکی ئێمە 5 میلیۆن هاوڵاتی بین ئەوەنە ڕۆژنامە دەرەچێت لە ئاینەن کاتیشە کێشەی کەمان هەیە ئەم ڕۆژنامە تیراژی کەمە ژمارەیان کەمە 5 میلیۆن هاوڵاتی 3000 2000 ڕۆژنامە دەرەچێت کە هەزاری نافرۆشتێ یانی تۆ لێرە هەم دیسان خوێنەری ڕۆژنامەشت کەمە خوێنەری ڕۆژنامەی کاغز کەم بۆتەوە کەواتە چی بەدیلەکەیەتی هەموو ڕۆژنامەکان پەنایان بردوتە بەر ئەلکترۆنیادان یان وێبسایتەکەیان یان لاپەڕی فەیسبوک و تویتەر و ئینستاگرامەکە بۆ لەبەر ئەوەی ئەو تێچوونی کەمە دوو خوێنەری زیاترە خەڵک لە لای ئێمە ئەوەی ئالوودەیە بە سمارتفۆن و بە ئایپاد و بە لاپتۆپی خۆیەوە ئەوەنە کاغەزی لەبەردەست نەماوە ینی کاغەز ئێستا ورد لە باشووری کوردستان بەرەو مەرگ ئەڕوا بەرەو مردن ئەڕوا چی لە برەوەیە شاشە و سکرینی ئایپاد و ئایفۆن و ئایتەچ و ئەو شتانی کە ئێستا هەمووی لە دنیاە باوە ڕاستە و ڕاست لە ئەمریکا کە ئایپاد دەرەچێت دوای 2 هەفتە لە سلێمانی ئەتوانی بیکڕیت بەڵام کە گۆڤارێک لە ئەمریکا دەرەچێت کەس لێرە نایەوێت گۆڤارەکە بکڕێ من ئەو کێشەیەم لە وڵاتی ئەوروپاش بینی لە فەڕەنسا چەند ساڵێک لەمو پێش وڵاتێکی وەکو فەڕەنسا کە گۆڤارێک بە 1 یۆرۆ بەڵام چیان کرد بۆی بفرۆشرێت کردبوویانە ناو زەرفێک و لەگەڵ جووتێ نعلی ژنانە بۆ ینی نعلەکە لەگەڵ گۆڤارەکە بەیەکەوە بە 1 یۆرۆ ئەفرۆشرێ ڕۆژێک لە ڕۆژان کە پرسیارم گوتیان ئەم گۆڤارە 10 ساڵ لەمو پێش تیراژی لە هەموو فەڕەنسایە فرۆشراوە کەواتە لەوێش مەرگی کاغز هەیە لێرەش مەرگی کاغز هەیە لێرە مەرگی کاغزمان هەیە و کەمی خوێنەریشمان هەیە کە خوێنەرت نەبێت کە کاغزی بەڕین بڕە کەواتە هەموو شتەکان عەقلی بەشەریەت بەرەو ئایفۆن و ئایەکانی تر ئەچێت هەر پرسێک ترژی ئەم ببێژن ینی بتایبەتیژ ئەو دکارە بۆ باشوور و ئەو ناکۆکیین کوستە لە بەردەستن ینی بۆ باشوور دکارە بێگوتن و گەلە کەسی دەبێژن ناکۆکیین باشوور بگشتی میدیاگەری و ڕاگیهاندن ڕۆلێک زۆر خراپ دەبیزە زۆر ڕاست ئەو ڕۆڵە خراپی میدیایە بەس بەرخەراوانتر دەبێت میدیا ڕێدانەوەی سیاسەتە کاڵیم سیاست ینی ئێمە بلاوڵ باسمان کرد لە سەرەتا میدیاکان میدیا حیزبەکان بەرقەرارن لە حاڵەتێکی وەکو ئەمڕۆیە شنگار ڕزگارەکرێت هێزی پێشمەرگە لەگەڵ هێزی شەڕەفان لەگەڵ گەریلاکانی پەکەکە ئەچن ناو شارەکە و ڕزگاریەکەن بەڵام تۆ ڕێگە لە میدیا ئەیگیرێت دەسەڵاتی ئەو ناوچەیە ڕێگە لە میدیا ئەیگرێت میدیا بڕە ڕووماڵی هەواڵەکان بکە ئەمە میدیا تووشی شکست دەبێت لێرەیە کە تۆ میدیا نتوانێت ڕووماڵت بۆ بکە ئەمە یەک خاڵێکی کە حیزبەکان کە ئەکەونە ناکۆکی لەگەڵ یەکتر میدیاکەیان ڕۆڵی خراپە بینێت ینی ئێمە لە ئەوڵە باسمان کردوان
میدیاکار لای ئێمە تاکی ئازاد نییە کەسێکە لە ئایدۆلۆژیای حیزبەکەیەوە بیر لە میدیای خۆی ئەکاتەوە لەم ماوەی ئەخیرا بەداخەوەڵم کە بزنەوەی گۆڕان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ناکۆکی کەوتە بینان و سەرۆکی پەرلەمان گەڕایەوە بۆ ئێرە میدیاکانی ئەم دوولایەنە ڕۆڵی خراپیان کرد هەم بۆ زمانی زبر تەشیر هەم بۆ دروستکردنی بوختان و درۆ و ڤیددیۆ و سەوت و ئەمانە هەموو کاری سیخوڕی بوو کاری میدیایی نەبوو بەڕاستی خەڵک لە باشووری کوردستان زۆر نیگەرانە لەم حاڵەتی کە میدیا ڕۆڵی باشی نەبینی لە کەپکردنی ئەو کێشەیە بەڵکو کێشەکەی گەورە کرد یەک دووش دەسەڵاتی سیاسی بە یەک چاوسێری میدیاکان ناکات لە ئازادکردنی شنگارە نمونونەکە زۆر بەوازحی بە ئاشکرات دەرکەوت کە تەنها میدیاکانی پارتی دیموکراتی کوردستان توانیان بڕۆن ڕووماڵی ئازادکردنی ئەو پارچیە بکەن لە باشووری کوردستان بەڵام ڕۆڵان ببێژن ڕۆژنامەوانان ڕەوشەمبیران نووسەران ڕەخنەگران ینی زۆر وەسەتێکی وساژی هەیە دەبێ کۆمەلێ یعنی ئەو ڕۆڵاوان لەکوی دەبێ مەسەلێت ئەو ڕۆڵە لە کاتێک کە شەقام زمانی هەیە لە کاتێکە شەقام ڕۆڵی هەیە کە سیستەم دیموکراسی بێت کە سیستەم پەرلەمانی بێت کە تاک خۆی دەنگی خۆی بگێنێ بەڵام ئێمە سەرۆکی پەرلەمانەکەمان ڕێگەی لێ گیرا بڕاتە ناو پەرلەمانەوە یعنی ئەمە باشوور لە بەردەم دووڕیانێکی زۆر خراپین ینی دوو ڕێگەمان لە بەردەمایە بەو ڕێگەیانە بڕۆین بەرەو دیکتاتۆریەت ئەڕوا باشووری کوردستان کەواتە کە تۆ سەرۆکی پەرلەمانەکەت نێڵن و وەزیرەکان بنێرە نەماڵ و کەناڵەکان دابخرێن و کلیلەکان بدرێتەوە دەست ینی ئەمانە چەند هەنگاوێکن کە ڕۆشنبیر ناتوانێت ڕۆڵ ببینیت چونکە دیکتاتۆریەتە ئەمە سیستەم ئاواهی بڕات زۆر خراپە بەڵام هێشتا لە ئەو سەری تونێلەکەەوە ڕووناکێک بۆ ئێمە ئەبینێت 23 ساڵە کارەکەین ئێمە بۆی ئازاد بین ئێستا ئازادین بەڵام ئەگەر بەم شێوەیە ئەوەی کە تۆ باسیەکەی ڕۆڵی ڕۆشنبیر ڕۆڵی خۆی نەبینێت لە باشووری کوردستان سیستەمەکەمان ڕێک بەرەو سیستەمێکی دیکتاتۆریە دەڕاتەوە و پەرلەمان شەرعێتی نامێنێت و وەزارەتەکان و وەزیرەکان ئەڕۆنەوە ماڵەوە و کەناڵەکانیش تەنها هەر کەسە لە شوێنی خۆی و لە شاری خۆی کەناڵی خۆی ئیشکا ئەو کاتەوەکو چی لێت ئەنی ئەتوان بڵێم لە ئاستێکی لۆکاڵی و مەحەلیاتە ئیشەکەین ئەمەش ئەو خاڵەیە کە خەڵکی باشووری کوردستان کاتی خۆی شۆڕشیان نەکردو بۆ ئەوەی کە دیکتاتۆرێک لابەرن دیکتاتۆری کە حکومیان بکە بەداخەوە ینی ئەو مەترسی ینی گەلێک مەزنەوە مەترسی هەر ینی مەترسیین هەر گەورەترژی لە گەورەی خۆش تەنها میدیاژ ناگرێتەوە ئەم مەترسی تەنها بۆ میدیانی ئەمە بۆ سیستمی بێدە سەر ئینسانی حکومڕانی دەترسە بێگومان سیستمی حکومڕانیە ئێستا ئەگەر فەڕەنسا وڵاتێکی دیکتاتۆری بێت میدیا لە فەڕەنسا دیکتاتۆرە کۆرەی باکوور سیستەمەکە دیکتاتۆریە میدیا لە وڵاتەکەی هەموو دیکتاتۆرە ئێمەش ئەگەر سیستەم پەرلەمانی نەبێت سیستەم بەم شێوەیە بێت کە ئێستا تۆ میدیا دابخرێت و ئازاد نەبێت و پەرلەمان شەرعێتی نەبێت دەرگای پەرلەمان دابخرێت کەواتە میدیاکەش چێ بێت هێواش میدیاکەش لە ناوەچی ئەتوێت بێ میدیای دیکتاتۆر بەهەرحاڵ داوی ئەژی نزانم چ بێژم لێ ئەس پرکێ خۆش بووم بەرنامەیەکی دووسا دیمەن بگشتی هەمش بۆ تەماشەوانە هەمش بۆ مژی یانی هەنێک هەبوون مەبخۆشی سوودجێ وەرگرت بەڕاستی پرکێف خۆش بوو ینی هون دەبێن خۆشحاڵ بووم ئێمەش خۆشحاڵ و هەرم دەستوری شتە خوازم گەس خااتێ خۆشی بنابێتە و بنابێ خوازێژ بینەر و تەماشەوانەژی بخوازم حتانی هەفتیا بێ دیسا بەرنامەیە شەوا هەجرانی دیساژێ مەبدود بینن بنابێ خوێ و میوانی خوێ کە کاروان ئەنوە ڕۆژنەمەوانی کورد خااترێکی پرگەرم 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 هون دخێر و خۆشیە دەمین شەب خۆش دشەوا هجرانێدا من دخواست تشتێکی ji te re bibêjim tiştekî bi qasî êşaza girosan mezin bi qasî bejna azadiyê xweşik bi qasî dilê dayîka min germ bi qasî xwîna şehîdan pîroz bi qasî barana sînoran xemgîn min dixwest ji te re bibêjim ji te hez dikim welato